ئەم کۆنتڕۆڵە کۆمەڵایەتیە لە ئیسلامە بە شێوەیەکی زۆر پارسەنگ هاتووە لەوەی کە مافی تاک نافەوتێنێ مافی کۆمەڵگەکەش نافەوتێ هەرچێک لە خێزانێکایە سنووری خێزانی خۆی بە دیاری کرد تایبەتمەندێتیەکانی ئەم تاکە تەوجیهەکە ناهێڵێ ئەنانی دەرچێت هەر بایەق بە خۆی بدات چکە خوشک و برای تری ئیسلام وای لێت ئەگەر بۆ نمونە قسە لە هەبوو لە ماڵەکەی هەر خۆی بیخوە بزانە کە خوشک و براکانی تریژە بە تەقسیمی کە لەگەڵ ئەوانە ئەم دایک و باوکۆ وەزیفانە ئەم شتەی فێرەکەنەوە ئەگەر کەسی لێ نەبوو لە چڵێسی خۆیان ڕەنگە وا بکە بەڵام جارێ دوو جار ئەوانی تر ئەنجا فێریەکەنەوە کە ئەمە نابێ مە ڕەوشتێکە لەگەڵ ئێمە ناگونجێت تۆ مافی ئەوەت نی هەموو پێکەوە بەسەرێک بۆ خۆت بخۆ لەبەرەوە ئەم تاکە لە ئەنانیەتی خۆی وردەوردە لە کیبری لە عینادی لە گڕوگرتنی مناڵیەوە ئەیهێن معتەدیلیەکەنەوە ڕاستیەکەنەوە یەکەم جار ورکەگرێ لە هەموو شتێک دوای پێڵن نابێت ئەمە شتێکی هەڵەیە هەتاوەکو وردەوردە ئەم شتانێ لە ناخار ڕاستەکەنەوە لە هەمان کاتێشا مافی خەزانەکەشی پاراستووە بۆ دایک و باوکەشی وتووە دەجارە ناوێکی خۆشی لێنن بۆی مناڵان لە کۆڵان گاڵتەی پێ نەکرد کە گەورە بۆ بیخە لە بەر خوێندن اینجا کە گەورەتر و هەر بەکار بۆ بحساب بۆ هاوسەرێتەکەی بکەن بە شووی بدەن یاژنی بۆ بێن و یارمەتی دەریشێ بنەوە لەبەر دایک و باوکەکان لە عورفی ئیسلامیە هەر کە کوڕیان بوو هەر بەکار دەرچوو هەوەختی باڵغە بێ چاوە ژەڕنجان چی بۆ بدۆزنەوە و پارەشی بۆ کۆکردنەوە پێژنی بۆ بێن بۆ کچ بە شودانەکە لە بەرەی پارە نادەن ئاسانترە بەڵام ئەو خەڵکانەی دێن بۆ داخوازی کچەکە ئەمانیش وردەکاران کرد بە دوای ئیشەکە هاڕۆن تا ئەم کۆمەڵایەتیە کە بەم شێوە کۆنتڕۆڵە کرێ دەسەڵاتێکی خارجی نییە کە کۆنتڕۆڵی کردو ئێوە سەیری ئەم کۆمەڵگە مسلمانانەکەن لەو شوێنانی کە پێکەوە ئەژین سەیریکەن لە ئەندۆنیسیا خەڵک چەند فەقیرە وڵاتێکی مسلمان نشینە سەیری ڤێتنام و کەمبۆدیا و لاوسیشکەن چەند فەرق لە نێوانیانە ئەبینن خێزانەکان لە ئەندۆنیسیا پارێزراوترن وەک لە خێزانەکان لە ڤێتنام مەسەڵەن کە کاتۆلیکین سەیری ئەمریکای لاتینیەکەی دایک ڕەنجەدا بۆ مناڵ بەڵام مناڵ زوو تەمەڕوو دەکەن زوو ئەڕوە نسبەتی جەرائیم لەو شوێنانە زۆرترە وەک لە نسبەتی وڵاتێکی داما و فەقیری وەک سوودان یاوەکو کینیا لەبەرە تەماشاکەی کۆنتڕۆڵی کۆمەڵایەتی لە ناو مجتەمەعی مسلمانانە شتێکی مهمترە هیچ پێویستی بە دەسەڵاتێکی خارجی زۆر ناگات طبعاً لە مجتەمەع معناوانەیە ئەوەندە میسالیش بین بڵێن کۆمەڵگەیەک دروستکەین تر دەسەڵاتمان ناگات نا دووشتی تر هەمێنێتەوە عیبەی کۆمەڵگەکە کە دایمە لەسەرێتی و چاودێرە بە بەسەرێت دووهەم دەسەڵاتی شەرعی کە بە حدودەکانە واتە بە سزا شەرعیەکانە لەبەرەوە دائیمە کابرا لە ناخی خۆیان یەکەم جار سەیری مراقبەی خوای پەروەردگارەکە تەقوا و دینداریەتەکەی دیکەوایلەکە لەگەڵ زیادبوونی دینداریەکەی لەگەڵ خۆشەویستی خوای گەورە پابەند دەبێت بە شریعەتەکەەوە لەگەڵ زیادبوونی پابەندی بە شریعەتەکەەوە تەقوا و دینی لە ناخا زیاترە بێت ڕەفتار و ڕەوشتی ڕەسەنترە بێت مستەقیمترە بێ ئەمجار ئەگەر لە زۆعفی خۆیان لە قۆناغێکە لە هەڵوێستێکی لاوازی ئیمانە ڕۆیشت شتێکی خراپەی کرد و تۆبەی لێت